لەگەڵ هەنگاوەکانی چوونە ژوورەوەت دەنگی موزیکی جیاوازت گوێ لێ دەبێت و هەرێکێکیان ئاوازێک دەژەنن. لێرە فێرخوازانی میوزیک ڕایەنان دەکەن تاوەکو فێری ئامێرە جیاوازەکانی میوزیک ببن. لە ساڵی 2019 پەیمانگەکەی کردوتەوە و ژمارەی خوێندکارەکان سنووردارن بۆ ئەوەی باشترین موزیسیانیان لێ دەرچێت. لێرە ئامێرەکانی پیانۆ، ڤایۆلین، گیتار و فلوت زۆرترین خواستی خوێندکارەکانی لەسەرە. تەمەنی جیاواز لە خولەکانی میوزیکدا بەشدارن و کاتی فێربوونیشیان جیاوازە. مۆسیقا پێویستی بە شتێکی بەردەوامە، بۆی لێرە بڵین هەر چوار وەرزەیەمە کارەکەین، بەشێک لە فێرخوازەکانمانەوە نزیکی ساڵ و نیوێک بە بەردەوامی لەگەڵمانن بۆ دەربارەی فێربوونی ئامێرەکان. ئامێرێک بۆ ئامێرێک ئەوەی کە من ئەزمونم هەمێ لەگەڵیا جیاوازی هەیە لە خێرایی فێربوون و فێرخوازێک بۆ فێرخوازێکی تر جیاوازی هەیە و ئەو خوێندکارانی کە تایلەندێک یا بەهرەیەکی باشیانێت تەمان زووتر فێرە بن لە چاو فێرخوازێکی تر ئایتر هەر جۆرە ئامێرێک بێ. بۆ نمونە زۆر جار ئامێرمانەیە، ئێمە کۆرسمانەیە، کۆرسبووکەکانمانەیە، فێرخوازمانەیە لە ماوەی هەفتەیەک دوو هەفتە کۆرسبووکی یەکەم تەواوەکە، ئەنێ فێرخوازمان لە ماوەی مانگونێک ئەنجا ئەتوانێت تەواویکە. ڕۆزی یەکێک لە خوێندکارەکانە و ماوەی ساڵێک زیاترە ڕاهێنان لەسەر پیانۆ دەکات. ئەو ئێستا تا ڕادەیەکی باش پیانۆ دەژەنێت، هەفتانە دوو جار دێتە ئێرە و لە ڕاهێنانەکانی بەردەوامە. سڵاو، من نام ڕۆزی ئەنوەرە لە پەیمانگای دەلتا فێری میوزیک بووم و ژەنیاری ئالەتی پیانۆم. من لە مانی 6 پاری 2019 دەستم پێ کرد، هەروەها سەرقاڵی ژەنینی ئالەتی پیانۆم. بە ئەکیدی تام کاتە کە هاتووم زۆر لە خۆم ڕازیم، هەروەها جارێ زۆرم ماوە هەستەکەم ئەمە زیاتریش فێر بم. زینواریش لێرە فێری ئامێری گیتار بووە و لە ڕایەنانەکانی بەردەوامە، خوازیارە ڕۆژێک بێت لە ئیڤێنتە گەورەکاندا وەک موزیسیان دەرکەوێت. من ناوم زینوار زەدەشتا، خوێندکاری کۆلێجی ئەزمەوە بە هەردەدانم. ماوەی چەند مانگێکە بەشداریم کردووە لە پەیمانگای دەڵتا بە میوزیک. ئەو ئامێرێکی هەڵم چاردووە ئەمێری گیتارە، چونکە هەر لەم ناڵیەوە خولەی لێدانی ئەو ئامێرەم هەبووە لە تەمەنی 6 ساڵیەوە. هۆکاری بەشداریکردنم لەم خولە و هەڵبژاردننی ئامێری گیتار ئەوەیە کە ئەمە لە ئێڤێنتە میوزیکیانە بەشداری بکەم و لە هاتووە بمە میوزیکیانێکی گەورە تاکە بتوانم خزمەتێکی بچووک بە وڵاتەکەم بکەم. لەم پەیمانگایەدا سەرڕای فێرکردنی خوێندکارەکان بە ئامێرە میوزیکیەکان بۆ ماوەی 30 کاتژمێر لە مانگێکدا هاوکات کار دەکرێت لەسەر ڕۆشنبیرکردن و ئاشناکردنیان بە زانیاریەکان و مێژووی میوزیک و فێرکردن و ڕاهێنانی فێرخوازان بۆ ژەندنی بە کۆمەڵ. گۆران لوقمان، NRT سلێمانی.